بینەرانی عەزیز و خۆشەویستم کاتتان باش، هیوادارم لە هەر شوهان ساڵ و سڵامەت بن و لە پای بەرنامەی خۆتانە بەرنامەی تلڤیزیۆنی پەرتۆ تلڤیزیۆنی حیزبی حکمەتی سابن. لەم بەشە لە بەرنامە برامی باتمانەی ئەندامی کۆمیتەی کوردستانی حیزبی حکمەتیسمان لێگەڕا قسە واسەکەین سەبارەت بە ئەوزاعی سیاسی و اقتصادی وەزیەتێک کە لە ئێرانە لەژێر حاکمیەتی جمهوری ئیسلامیە حاکمە. پێشەوە پرسیارەکانم هەرە بکەم ئیزراییل باتمانیەکە دەنگی منەبیسی خۆشەتی بۆ بەرنامەی تلڤیزیۆنی پەرتۆ. بەڵێ دەنگتە بیستم، زۆر سپاس دەکەم و سڵام ئەگەێنم بە بینەندەگان عەزیز. زۆر سپاس. برامی باتمانی زۆر جار لەسەر ئەوزاعی سیاسی ئێران و بەعام ئێران و کوردستان قسە واسمان کردووە، بەڵام حەزەکەم بەهۆی شەرایەتێکەوە کە شەڕی بینی دوو قوتبی ترۆریستی دەوڵەتی و ئیسلامی و مەذهەبی لە ئیسرائیل ڕوویداوە، حەزەکەم سەبارەت بەم فەزا بگەڕینەوە بۆ ناو ئێران، جیان لەم هەمووە ناڕەزایەتی کە لە ئێران دژ بە جمهوری ئیسلامی هەیەوە عاملی هەموو بەدبەختی و ڕۆژڕەشیە و کۆمەلگا لە تەی 40 ساڵی ڕابردووە جمهوری ئیسلامیە. لەم رابطەیە فەزای ئێستای ئێران چۆنە و ئێوە چۆنی هەڵدەسەنگێنن ئەو وەزیەتە و چ تاثیراتێکی هەیە؟ بەنظر من فەزای ئێران جیا لە فەزای ئێران نییە، فقط تایبەتی کێس حتمما ئشارەتیەکەم جیاوازی کێس لە تەکبەقی دنیاغا. ئەوزاع سیاسی ئێران ئەوە بوو گشتی مشەخەسە، حکوومەتێکی جنایەتکار 45 ساڵەها لە سەرکارە و بە زڵم و بە زۆر و بە کوشتن و بە بڕین و بە جەریمە و نازانم بە ئەنوا وەخسان پاپۆشت و زیێلە و خەریکە ئەو خەڵکە سەرکوتەکە کوچەکترین ئازادی، ڕەفا، ئاسایش، حرمەت و کەرامەت و حقوق شاروەندی ئەمانە گشتی لە جمهوری ئیسلامیە غایبە و هیچ وەختە جمهوری ئیسلامی تەنێ بەمانە نەداوە، بەڵکو بەرەساس قانون و شەرع و شەریعەتێک 1400 ساڵ پێش خەریکە ئەچێتە بەرەو لە حینێکە خۆیان سەران حکوومەت نیروهای ئەمنیەتی ئەو کەسەی لەوە هەن ئاخورەکانەوانە واهانە دار و دەسەی خۆیانە و سەریان هانا و ئاخر جمهوری ئیسلامیە زندگی خاصیانەست، پۆل فرێکیانەست، ئیمکانات فرێکا لە ئەختیاریانە و خەریکن خوایەکەن بەمان ئایواخەیەکەی. ئەمما ئەگەیتە نەوبەت مردم بەش مردم وەسە کوشتن و بڕین و بە زندان و بە هەرچی بەدبەختی وا خۆیان شایەتن وەی مڕوو نە مەدرسەی مەدرسەست، نە کار هەست، نە زندگیە، نە ئاسایشێکیان هەست، نە ئومێد و ئایندەیەکیان هەست، هیچیکیان بۆ نەماوەسە و جمهوری ئیسلامی هەموو دریایەکی گەرەکی بە زۆر لیان وەلیانی بەستێ لەمان ئایواقعیەکەی بەناو قانون و بەناو دەوڵەت و ئەملاولاوە. ئەمە یەک واقعیەتێکە بوو مردم ئێران، ئەمە خۆ لە مردم ئێرانیش وا باسم کرد وەک بەقیەی دنیا نگەران ئەم وەزعەسا لەم بەینا دو قوت تۆریستی جەماعەت ڕاستێ نەتانیاهو بۆ دەوڵەتەکەیەوە تروریستەکان حەماس کێ سەرێ بە ئێرانە وەسڵە و بە پۆڵ ئێران و بە هەزینەی ئەو مردمە ئەم دار و دەسەی جنایەتکارە وێنە خەریکن ئەژین نەتەنیا هەرەوانە فرێک لەمانە هەن لە حزبەڵا و لە حەز شەعبی و نازانم لە حوسیەکان و لە بووک حرام و ئەوەیەکەوە کۆنەپەرستێکەس جنایەتکارێک و زد بە شەریک لەم دنیا هەست بە پۆڵ ئەو مردمە خەریکە تەغزیەوەی بێ ئەوەیەکە مردم خۆیان لە مردم پرسیوتیان جمهوری ئیسلامی بپرسەی لە مردم ئایایەوە حازرن ئێمە کۆمەک ئەمانەکەین یا لە پاڵیا بێژێمە ئەوە کۆمەک ئەمانەمانە کردیە فقط ئەطلاعاتەکە لەم لاولەولا بنیام ئەژنەپێ کلە ساڵە 250 تا 350 هزار دلار فقط ئەگا بەم جەماعەت حەماسە لوبنان و بە ملیاردەوە و بە قێجیەکان فیش هەروە گەلەکەوە بیژم مردم ئێرانیش وەک بەقی دنیاکە پیان ناخۆشە ئەم کوشت و کوشتار هەروە مفت مردم ئەکوژن مەسەلەی فلستین و مەسەلەی ئیسرائیل و ئەمانە کێشەکە هێن زوویژە هێنی مڕوو نییە مردم تماشای ئەو سەحنەیەکان تماشای ئاوارەگی و کوشتن و بێدەسەڵاتی خەڵکەکەن کە واقعان نە حەماس نە دەوڵەت نەتانیاهو ئەم ڕاستایدا ڕەبتیان بەو مردمیژە و نییە
مردم ما أنا قبولنيا نتانياهو زانيد مردم وزبو خريكن احتراز يعني هاس قريت عن الله وان شعار بر عليه هيش وقت الرو أكثرية النها ورديا ولدي بقول قدرتك ها بدسيو بپشتیوانی غرب و ئامریکا و بۆژوازی ئەم دنیای سەرمایهداری کەسیبە مثلا ئەمە قەت عەڵەمەکەن لەلایەکیژە و حەماس بازە مەورد تەئید بۆژوازی تەواو دنیاست و لە پاڵیا دەستکردەی جمهوری ئیسلامیە جمهوری ئیسلامیمانە تەقوێتەکە ئەم شەڕێنە تەحمیلکردێن لەم بینە تایسە نزیک 5,000 نەفەر کوژیاوە بە تو تەرەف حدود 15,000 نفر زخمیە ماڵ و زندگی و وێران مردم وێران بووە و گشتی واقعان هیلاک بوون لە دەست ئەم وەزیەتە دیارە مردم ئێران بوو ئەم مەسەلە چون هەمیشە ئینسانەی لێکە ئێران لە ئێرانە مردم ئازادی خواز مردم چون خۆیان دەرد و ڕەنج پڕیان لە دەست جمهوری ئیسلامی کێشاوە ماڵڕمیان و ئاوارەگی و بمباران من لە بیرمانە لە ساڵ 59 ئەیسە چوو حەماسن ئیسرائیل خەریکە حەماس بمبارانەکە ئەوانش خەریکن بە موشک مردم ئیسرائیل بمبارانەکەن جمهوری ئیسلامی ئەم کارە 43 ساڵ لەوە بەر لە کوردستانە لەسەر مردم هاوردی لە دێهات و لە کێف و مەزرعە و لە شارە بە تەواو ئیمکانات و تەسلیحاتی وا لە خزمەتیا بوو لەو دەورانە مردمەکەی بمبارانەکە بۆبوونەوە مردم بە تایبەت مردم کوردستان ئەزانن ئەوان چ ئێشێکە کێشن مردم ئیسرائیل لە چ شرایط جەنگیکە بێ ئەوەی کە خۆیان تەحمیل خەوەریان بێ شەڕێکیان بوویان دروست کردێ و خەریکن لەم بەینا فەقەت مردمەکە ئەکوژرن ئەنا نە کوڕیان نە کەسیان جا بۆبوونەوە گەرەکمەوە بیژن مردم کوردستان و مردم ئێرانیش خۆیان بە ناڕەحەتن بەم کوشتن ئەم مردمە ناڕەحەتن بەم وەزیەتە هەڵە گەرمە سەر ئێران وەزیەت ئێران ئەوەیەکە وا معلومە مردم ئێران ئەشێ چەپکەن مردم ئێران ئەوەیەکە وا مشخصە جمهوری ئیسلامی یەکێک لە عامڵ تەواو نائەمنی لە کل خاوەڕمیانە هەست حتا بەت ئەتان بێژم لەسەر دنیایجا بۆ بوونەوە لە ئێرانە مردم حەساویان جیاز باوجود ئەوەیەکە ئەو شەڕی لە ئەوزا و ئەحواڵ دنیا تاقی بەکەن ومانە وەلێ واقعان دژمن واقعی و دژمن مناڵەکانیان و دژمن زندگیان و دژمن هەرچی شتیانەسا خود جمهوری ئیسلامیە ئەسی ئەمە فراموش نەکەن ئەولەویەت ئەو مردمە ئەو بۆیەکە نەجات پیاکەن لە دەست ئەم زندگی فەلاکەت بارە و نەجات پیاکەن لە دەست ئەم هەموو سەرکوت و خەفەخان و بگیر و ببەندە و نەجات پیاکەن بوجارێک وە دەست ئەوەیەکە بتوانن مناڵەکان لە ئایندەیە وەک خۆیان لە گەور و کێرەوەریا گەورەنەون ڕێحەلەکەی ئەوە ساسێ مبارزەکەی 1401 و 1402 ئەدامەی بن خیزش انقلابی بوو سەرنگۆنی جمهوری ئیسلامی لە هەرچی دەورانە لە نەزەر منە و زەروریترە حیاتیترە ئەم کارە سەرنجام گەینن احتیاجی بەوە هەست مردم ئەشێ ئەم خیزش خۆیانە ئەم بەرنامەی خۆیانەوە ها دەستیانەوە گەرەکیانە نەجاتیان بێ ئەشێ ئەدامەی بن دوارە هەڵگەڕنەوە بۆ خیابان بە ئەتەحادە و بە قدرەتێ فرەترە و بە تەجاربێ فرەترە و بتوانن ئەم ڕژیمە لاون ئەوە کەلیمەکەم ئاوا جەموجۆرەکەم باوجود ئەوەی کە هاودەردیەکەن لە تەکە و مردمە ئەمە دشمن ئەسڵی خۆیان فراموش نەکەن و ئەم دشمنەشی بکیشین بەژێر ئەمە بکیشین بەژێر خاوەرمیان ڕەحەتەوەی زۆر سپاس بۆ تۆزەکان براوی بەتمانی دیارە ئەم مەسەلەی شەڕە نەتەنها لە ئیسرائیل و لە تەریقی بینی حەماس و دەوڵەتی فاشیستی ئیسرائیل بەڵکێ لە سەر زۆر شوێنی دیکەی ئەم دنیا ئەوە ئوکراینەوە ئەفغانستان ئەوە عێراق وەختێ خوێن لە لوتی منداڵێ دێ واقعان ئینسان دڵی ژانەکات لەم رابطەدا باتەوەجێ بەم 1001 مشکلەی کە جمهوری ئیسلامی لە تێی توولی عمری خۆیان بۆ کۆمەلگای 80 ملیۆنی ئێران پێچی هێناوە و بە ئەندازەی تەکتەکی ئینسانەکان لەو کۆمەلگایە دلیل و مەدرک بۆ لابردن و سەرنگونی جمهوری ئیسلامی وجودی هەیە لەم رابطەدا خودی ئەم شەڕەی کە بەیسا جمهوری ئیسلامی پایەکی ئەسڵی تەرەفداری حەماس و تامینکردنی بوجە و ئیمکاناتەکەیەتی بەیزافەی مشکلاتێک کە خەڵکی کۆمەلگای ئێران هەیەە لەگەڵ جمهوری ئیسلامی پرسیارەکەم ئەمەیە کە
ئەم وەزیەتە چ تاسیرێکی لەسەر ڕۆحی مبارزاتی ئەم خەڵکە دەبێ یا چەندێک جمهوری ئیسلامی توانێت بەیسا ئەفکارەکان و تەوەجۆکان ببرێت بۆ فلستین و ئەمانە لەم رابطەدا خەڵکی ئێران بەعام بۆ ئەوەی لەم وەزیەت و فەزا نەجاتیان بێ ئاخرین ڕێگا چارەیان چی و دەبێت چ بکەن و مەوزەیان بەرابەر بەم شەڕە دەبێت چ بێت مردم ئێران ئەشێمە بزانێ من لە بیرمە خومینی وەختی شەڕ ئێران و عێراق بوو وتی شەڕ نعمەت خواست ڕاستێک کرد بۆ ئەوان نعمەت خوا بوو بۆ ئەوەی کە بتوانن انقلاب 57 کە خاستەی لێ بەرهەقی بوو وەخێلی وەفرەی ڕادیکال بوو و مردم شای دیکتاتۆریان ڕاونیا بە خاطر ئازادی ڕەفا زندگی خۆشتر ئەو بە خاطرەوە ئەو بتوانێ ئەو انقلابە سەرکوتکە ئەیوت شەڕ نعمەت خواست اینجا تماشای ئەم بەشەرەکەن لە هیچ شەڕی هیچ کەس تەئیدی ناکە بۆ بوونەوە ئیمڕۆی جمهوری ئیسلامی و خامنەی بەنا بە بحرانی وا حکوومەتەکەی داگیر کردیاوە داور کردیاوە و مردم لەم حکوومەتە عبوریان کردیا و سەرنگونی خۆیان ئەوێنن و بێگانەگی خۆیان لەو جاماع ئەوێنن و لە نەزەر مردمە و سوختن بۆ ئەوەی کە بەقابە بە حکوومەتەکەی خۆی بە نەزەر من دەسێ بوو لە ئەم حملەیەوە حملەیان کرد بەسەر ئیسرائیل تەرحی بوو نیروی ئەمنیەتی و سەرداران سپا لەم تەرحە خەوەریان بووە خامنەیی خەوەری بووە مستەقیمەن شرکەتیان کردێەوە ئەم بەرنامەیان ڕژان بوو ئەوەی کە بتوانن ماوەی تر بتوانن حکوومەتەکەیان بەم هەیاهووە ئەی هاوار ئەوە مردم غەزە کوژیا و ئەوە نازانم وای پیات و ئەوە بمباریانیان کرد خۆ معلومە بمباران کریاوە خۆ معلومە بنیان فرێ کوژیا و متەئەسفانە ولی با ئەمەش بیژم بە خامنەی و بەسەران ئەو باش جمهوری ئیسلامی بەرایەوە ئەم شەڕە دەسێ پێ بکات و ئەم مردمە بکوژدێ خۆتان لە 96 و 98 و 1401 و 1402 ئەم ئاختەکە دەها هەزار نەفەرتان لەو مردم ئێرانە کوشت و زەخمی کرد بە سەدان بە هەزاران هەزار نەفەر ها لەو سیاچاڵەکانە سەدان بنیامتان کوێر کرد سەدان نەفەرتان لەژێر شکەنجەیە کۆش و هەزاران نەفەرتان سەر زندگیتان لە مردم شێوانەیە بگیر و ببند و ترس و وەحشەتێک خصوصانە ئەو جامعە ئینجا تێن ئیمڕوو بە پڕوویەوە تێن ئەیژن ئەرێ ئەوە خەریکن ئێمە مەحکوومیەکەین و نازانم گاهان حقوق بەشەری ژەوە کار کەلیمەی بوو خۆیان ئەخرێ چ ڕەبتێکدانێ و خۆتان ئامەڵ کوشتن مردم ئێرانن 45 ساڵە ئامەڵ کوشتن مردم سووریە بوون مردم هەڵستیان دەوڵەت بە شارەسەر دابوون ئێوە 10,000 نەفەرتان لیان کوشت بە ڕاهبەری قاسم سلەیمانی جنایەتکار ئێوە خۆتان دەستان بوو لە کوشتن مردم یەمەنە دەستان ئەست لە کوشتن مردم عێراقا دەستان ئەست لە کوشتن مردم فلستینە و خۆتانن سەر بەسەر نەخەکە سەر مارەکە جمهوری ئیسلامیە لەولاوە مردمەکە ئەوە شەڕەوە مردمەکە ئەکوژن لەم ناژی بەداخەوە دوایەوە ئیستا لە گشتی بێشەرمانەتر داوایەکەوە مردم ئەوە حملیان کردەوە بێن کۆمەک ماڵیکەن و فەرمونون بچن نیرو ئەنێرین و چەیەکەین و خەریکن تەبلیغاتەوە یەکەین ئەو ئەخکەن ئەو ڕۆژە ئاخونێک ئەگیری ئەشی هەر کاپچێ بۆ غەزا و حتمما ئەوە نعمەتێک ئەگەلێنە شەید بێخوا وەک نعمەتێت ماشایەکە بە نەزەر منەشێ مردم ئێران و مردم کوردستان ئەم ڕابیژن نەوبەتانە ئەوەیەکە وا ئاخونە هەر بە خامنەی کەپەک زەدەوە بیگرە تا نیروایە ئەمنیەتی تا ئەوەی کە سەریان هاناون ئاخر جمهوری ئیسلامیە بە ئەتڵاعاتی و بە جاش و بە پاسدارەوانێکە وا هانەتەکیانە نەوبەتانەشێ چن بۆ غەزە ئەسی خۆیان بڕۆن ئەگەر ڕاستەکەن ئەگەر یەکجە و شەرەفیان هەسکی نیەستیان فەرمونون خۆتان بڕۆن بنوسخە بوو مردم نەپێشن نەو مردمە ئەزانەی ئەو شەڕە ئێوە درستان کردگە مردم ئەزانەی ئەوانە دوودانە تەرۆریست و وە قاوکارە دوودانە جنایەتکارن ولی ئێوە خەریکن لەم لاوە بەوە بە مدیا و بە ڕووزنامەیان و بە سایتەکان و بە ئیمام جومعەکان نمایەندەکان خۆی لە مزگەوتە داد و بێدادیانەکەن و شیوەن و هێنەکەن شیوەن و زاریەکەن بوو مردم فلستین و ئەمانە لە حاڵێکە مردم ئێران خۆیان لە دەستەوە گیریان کردیە هەرام چەند ڕۆژە چەندین نەفەر لە جێ شکەنجەیە کوردیاوە هەرام چەند ڕۆژە چەندین نەفەرتان ئەعدام کردیە
ئەچێ مردم وریا بن فەریبانە ئەمە ئاخون نە وجدانیەس نە سەداقەتیەس بوویەک ئینسانیەت لێیان نایێت فقط بە درو بە حقەبازی بە جنایەت هانە سەرکارم جا بەو بوونەوە ئەم فراخانجبوونی سیامی ئەگەر گوتی بڕۆن بژن لطفەن نەوبەت خۆتانە چۆن قسەیەکەم کەم نەبەر بڕون خۆتان هەرچێکی دەکەن دیکەن بە ئێمەوە ڕەبتێکی نییە. زۆر سپاس بۆ تەوزیحەکان برامی باتمانی پرسیارم زۆرە بەڵام متاسفانە هاتوینە کۆتاییم بەشە لە بەرنامە. سپاس بۆ تەوزیحەکان و بۆ بەشداری لەم بەشە لە بەرنامەی ئەوڕۆی تەلەڤیزیۆنی پەرتۆدا. سپاس پێوەیەکەم و بوو بینندگان ئەزیز. بینەرانی عزیز و خۆشەویست بەم جۆراتینە کۆتاییم بەشە لە بەرنامەی ئەوڕۆی تەلەڤیزیۆنی پەرتۆ. داوەتەکەم بینەری دامەی بەرنامەکان بن. کات و ساتێکی خۆشتان بۆ ئارەزووکەم شاد و سەرکەوتوو بن.